تانجەرۆ لە ژەهری خۆڵ و خاشاک ڕزگار دەکرێت. لە هەر لایەکەوە لی بڕوانیت زبڵێکی زۆر هەڵدراوەتەوە. ناوچەکە بە یەکجار لە زەویەکی کشت و کاڵی بەپیتەوە گۆڕاوە بۆ ناوچەیەکی مەترسیدار و ژەهراوی. ڕەنگی خاکەکەی ڕەش هەڵگەڕاوە بووەتە سەرچاوەیەک بۆ دروستکردنی بۆنی ناخۆش و بڵاوبوونەوەی ڤایرۆس و نەخۆشی. ڕووبارەکەش بە تەواوی بووەتە ئاوەڕۆ و پاشماوەی ئەو کارگانەی کە بێڕەحمانە و دوور لە چاوی حکوومەتەوە شەو ڕۆژ کار دەکەن. تەنها لە سنتەری شاری سلێمانیدا ڕۆژانە 1000 بۆ 1200 تۆن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە و لە ناوچەی تانجەڕۆی باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی فڕێ دەدرێت و دەسووتێنرێت و دواتر تێکەڵ بە گڵ و خاکی ناوچەکە دەکرێت. پێکهاتەی ئەو خۆڵ و خاشاکەی لە ناوچەی تانجەڕۆی سلێمانی فڕێ دەدرێت زیاتر لە 20 مادەی پلاستیکیە و لە 15 مادەی کاغەز و نزیکەی لە 150 پاشماوەی خۆراکیە. لەگەڵ ئەوەشدا مادەی دیکەی وەک ئەلمنیۆم، ئاسن، پاتری و مادەی کیمیاوی و شوشەی تێکەڵە. ژەهراوی بوونی ناوچەی تانجەڕۆ و دروستکردنی مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیانی سلێمانی سەدان جار لە میدیاکانەوە باسکراوە. بەڵام بەرپرسانی ئیداری شارەکە درەنگ بە ئاگا هاتنەوە بۆ چارەسەرکردنی. ڕەنجعەتا هاوسەرۆکی نوێنەرایەتی ڕێکخراوی سروشتی کوردستان لە سلێمانی باس لەوە دەکات خۆڵ و خاشاکی ماڵان و بۆکسەکانی ئاوەڕۆ و پاشماوەی کارگەکان ناوچەی تانجەڕۆیان پیس و ژەهراوی کردووە. هەروەها پێی وایە تێکەڵبوونی خاشاک و پاشماوەی کارگەکان بە چەمی تانجەڕۆ ئاوەکەی لە سەرچاوەی ژیانەوە گۆڕیوە بۆ سەرچاوەی مەرگ. لە ئێستا سەررجەم ئەو کارگانێکە لەسەر ڕێڕێی ڕووبارەکەن سەررجەن ئەو غەسالانەی شتنەوەی چەولم لەسەر ڕێڕێی ڕووبارەکە و لە هەمووی ناخۆشتر ناوچە ریسایکڵینی سلێمانیەکە لەسەر ڕێڕێی ڕووبارەکە و لەسەر ئەو ڕووبەرە دروستکراوەکە تانجەرۆی پیاتی ئەپەڕێ تانجەرۆ نزیکەتی ئەمانە هەر ئەو کێشەگرنگانەکە تانجەرۆ دووچاری بە وای لێهاتووکە کوالتی ئاوەکەی بە ڕێژێکی زۆر خراپ تێکچووە بۆ خواردنەوە هیچ بە هیچ جۆرە نابێت بۆ مەلەکردن بە هیچ جۆرە نابێت پێم وانی ماسیشی تیابژی بە هیچ جۆرە و هێدی ئەبین بۆ کشت و کاڵیشی تر دەست نادات. چەمی تانجەڕۆ دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی یەکێکە لە لقەپێکێنەرەکانی بەنداوی دەربەندی خان. ئێستا دەوروبەری چەمەکە بووەتە شوێنی کۆکردنەوە و شاردنەوەی پاشماوە و خاشاکی سنتەری سلێمانی و ئەو کارگانەی لە نزیک چەمەکەن. کارگەی ڕیسایکلینگی شاری سلێمانی کە بە فریادڕەسی پاکبوونەوەی ژینگەی تانجەڕۆ دادەنرێت لەسەر ڕووبەری 204 زەوی دروستکراوە و لە ناوچەی تانجەڕۆ و بەم زوانە دەست بەکار دەبێت. تانجەڕۆ لە چەند ساڵی ڕابردوودا لە ناوچەیەکی کشت و کاڵی بەپیتەوە گۆڕا بۆ ناوچەیەکی ژەهراوی و شوێنی فڕێدانی زبڵ و پاشماوەی خۆراکی. ساڵانە 100 تۆن گەنم و جۆ و برنجی لێ بەرهەم دەهێنرا. بەڵام ئێستا وەک جوتیارانی ناوچەکە دەڵێن ئاوەکەی بچێتە بنی هەر شتێکەوە وشکی دەکات و دەیسووتێنێت. بە وتەی شارەزایانی بواری ژینگە و خاک 70 ساڵ پێویستە بۆ پاکردنەوەی خاک و ئاوی تانجەڕۆ تا بە تەواوی ژینگەکەی بەگشتی بگەڕێنرێتەوە بۆ دۆخی ئاسایی خۆی. کارگەکە کاری چارەسەرکردن دەکات بۆ سەرجەم خۆڵ و خاشاکەکان جگە لە خۆڵ و خاشاکی تەندروستی و دەتوانێت ڕۆژانە 1100 تۆن خۆڵ و خاشاک چارەسەر بکات. ساڵانەش توانای کاری بە ڕێژەی لە 3% زیاد دەکات. توانە جعفەر ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەی ڕیسایکلینگی تانجەڕۆ ئاماژە بەوە دەکات لایەنە ژینگەکەی ینی ئەتوانم بڵێم لە چەند خاڵێکە سوودەکانی خۆی بینیتەوە. یەکەم شت شێوازە کلاسیکەکە زەرێکی زۆری هەیە بۆ خاچی ئەو ناوچەیە ناوچەی تانجەرۆ هەروەها بۆ هەوای ناوچەکە دیسان بۆ ئاوی ژێر زەوی و سەرزەوی. ئێمە لێرە ئەم زەرەرە ناهێڵین تەواو. ئەمە یەکێکە لە ئیسفادەکانی. یەکیشکە لە سوودەکانی ئەوەیە کە ئەو لیتاوەی کە لەگەڵ خاشاکە یەتە ئێرە دیسان کاوەش کاریگەریکی زۆر خراپی هەیە بۆ ژینگە لەبەرەوەی زۆر مادەی ترسناک و زیانبەخشی زۆر زۆرتیایە. ئێمە دیسان ئەو لیتاوەش جیاکەینەوە و چارەسەری بۆکەین اینجا دوای چارەسەرکردن ئەخرێتەوە سەرچەمی تانجەرۆ لە هەروە بێتەوە ئەو مەوادی کە نەخێر هیچ زیانێکی نییە یعنی هیچ زیانێکی نییە چکە ئێمە بەڕاستی کارگەکە بە ئەو تازەترین تەکنۆلۆژیای سەردەم دیزاین کراوە و دروست کراوە و مطابقە لەگەڵ ستاندەری WHO و AWWA لەبەرەوە نا پاژماوەکە نا ئەو ئاوەی یاخود ئەو لیتاوەی کە چارەسەری بۆکرێت بە هیچ جۆرە زیانیان نییە بۆ ژینگە.
یەکێکە لە سوودەکانی ئەوەیە ئەم سوتەمەنیە وەکو سوتەمەنیەکانی تر نییە سوتەمەنە کلاسیکەکانی ترکە دەرهاویشتەی هەبێ و ژینگە پیس بکە ئەم سوتەمەنیە کەمترین دەرهاویشتە هەیە بۆ ژینگە و ژینگە پیس ناکە. ئەو خۆڵ و خاشاکەش دوای هێنانی بۆ کارگەکە ڕاستەوخۆ بە سێ قۆناغدا تێپەڕ دەبێت. قۆناغی یەکەم بە چارەسەری سەرەتایی ناسراوە کە تێیدا خۆڵ و خاشاکەکە دەهاڕدرێت بۆ خەبارەی بچووک. لە قۆناغی دووەمیشدا کە قۆناغی وشکردنەوەیە خاشاکەکە دەکرێتە ناوچەی وشکردنەوە کە لە ماوەی 18 تا 21 ڕۆژدا وشک دەکرێتەوە تا چڕی و قەبارەی کەم بێتەوە و توانای سووتانیشی زیاتر بێت. کۆتا قۆناغیش چارەسەری پێشکەوتووە کە تێیدا مادەکانی وەک ئاسن و ئەلمینیۆم و شوشە جیا دەکرێنەوە.